وەخوای گەورە ئەم پێغەمبەرە ناواتەوە، ئەمە لە تەوراتە باس کراوە، نایگەڕێنێتەوە بۆ لای خۆی حتا وەکو میلەتە لارەکە ئومەتە لارەکە ڕاست نەکاتەوە. وبالفعل پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕاستیانی کردەوە لەسەر لا إله إلا الله بأن يقولوا لا إله إلا الله ويفتح به أعينا عميا وآذانا صما وقلوبا غلفا. خوای تعالی بەو پێغەمبەرە دڵانێکی داخراو ئەکاتەوە، چاوانێکی نوقاو ئەکاتەوە و گوێیەلێکی داخراو ئەکاتەوە. ئیسلام هاتووە بەڕێزانم، ئیسلام هاتووە ئەوانەی کە چاویان لە ئاستی حەقا داخستووە، ملیان کەچ کردووە بۆ تاغوت و بە زاڵمان چاویان بکەنەوە، بزانن ئەو تاغوتانە مرۆڤێلێکن وەکو ئێوە، ئیتر بۆ من ملکەچی بم، بۆ من سەرشۆڕی بم. فێری کردووی کە گوێدا نەخەی لە ئاستی حەق، نەترسی لە ئاستی بیستنی حەق ببیسە، گوێت ئەکاتەوە ئیسلام. ئیسلام ئینسان دەرئەکا لە کۆیلایەتی کۆیلەکان بۆ بەندایەتی کردنی خوا. ئیسلام بۆیە هاتووە، ئیسلام نهاتووە ئومەتەکان بخەسێنێ، ئومەتەکان کەڕکە کوێرکە وەکو هەندێک لە کەس وا تێگەیشتووە. ئیسلام هاتووە خەڵک کەڕ و کوێرکە، یا هەندێک لەوانەشی ئیسلامیان هەڵگرتووە بەڕاستی لە ئیسلام هەڵە تێگەیشتون وا ئەزانن ئەم ئیسلامە هاتووە دەستنەیتە سەر خۆت کڵاوی خۆتە بابا نەیبا. واللهی وانیە، واللهی وانیە. ئەگەر وابوایە حوسێن شەهید نەئەبوو، ئەگەر وابوایە عەبدوڵڵای کوڕی زوبەیر شەهید نەئەبوو، ئەگەر وابوایە هەزار عالم لە سەردەمی حەجاجە هەڵنە ئەسان و هەر هەزاریان شەهید من لە پێناوی حەقا وتنی حەقا. خۆ ئەوانەی سەردەمی ئەوان زۆر لەمانەی سەردەمی خۆمان باشتریش بوون ئەو کار بەدەستانە، بەڵام خەڵق قبولی ناحەقی ناکرد. بۆیە ئیسلام هاتووە چاوان بکاتەوە، گوێکان بکاتەوە، دڵەکان بکاتەوە بۆ بیستنی حەق. بۆیە ئینسان نەترسێ و ئەوەی کە خوا داوێتێ ئینسان بەخوا هەر ئەیدا پێت، ئەوەشی لێت گیراوەتەوە قەسەم بەخوا نایەتە دەست.